والله ئەو کەسەی پشت لە خوا بکات بە تەواوی پشت لە خوا بکە یا بەشێک پشت لە خوا بکە. ئەمڕۆ ئێمە لە زۆر شتا پشتمان لە خوا کردووە، زۆر بەمان ئێستا بە شەرعی خوا ڕازی نین، نەبۆ خۆمان نەبۆ خێزانمان نەبۆ کچ و ناڵمان نەبۆ ماڵ و ناڵیشمان نەبۆ بەرژەوەندی دنیایشمان بە دینی خوا ڕازی نین، بە شەرعی خوا ڕازی نین. هەر کەسێک پشت لە خوا بکە، پشت لە دینی خوا بکە، زۆر یا کەم بە پێی پشتکردنەکەی ژیانی لە دنیادا، لە ناو گۆڕدا، لە ساحەی مەحشەردا، لە پردی سیڕاتە، لە هەموو شوێنێکە لە ناو دۆزەخدا بریتێت لە خەم و خەفەت و ئێش و ئازار و عەزاب. ئەوەی پشت لە خوا بکە. ژیانی تەنگە، ژیانی ناخۆشە، چونکە خوای گەورە وعدی داوە: ومن أعرض عن ذكري فإن له معيشة ضنكا ونحشره يوم القيامة أعمى. أو كسي پشتم تێ بکات لە دنیادا ژیانێکی ناخۆشی ئەدەمێ، لە ناو گۆڕە ژیانێکی ناخۆشی ئەدەمێ، لە ڕۆژی قیامەتشا بە کوێری حەشری ئەکەم، هەردوو چاوی لێ ئەسێنمەوە. ئەمە خەسارەتمەندیە. ئینسان پشت لە خوا بکە، یەکێ لە سزاکانی ئەوەیە لە ڕۆژی قیامەتە حەشرەکرێی بۆ ناو دۆزەخ، بەڵام چاویشت نییە. خوای گەورە دەفەرمێ حەشریان دەکەین، کوێرن کەڕن، کەڕ و کوێر لاڵ تەواو، لەبەر ئەوەی کە لە دنیادا ئاوا حسابت بۆ فەرمانی خوا نەکرد. خوای گەورە بە کوێری بە کەڕ و لاڵی حەشر دەکات. بۆیە هەر کەسێ پشت لە خوا بکە، ژیانی لە دنیا و لە قیامەت نەهامەتی و سزا و تۆڵە و خەم و خەفەتە. کەواتە پشت لە خوا مەکە، ڕوو بکەرە خوای گەورە ڕووت تێ دەکات. پێغەمبەری خوا فەرموویە صلی الله علیه وسلم، خوای گەورە دەفەرمێ هەر کەسێک بستێ لێم نزیک بێتەوە، من یەک گەزێک لێی نزیک دەبمەوە. گەزی ئەوەندەیە، هەر کەسێک گەزێک لە من نزیک بێتەوە هەنگاوێک، من ئەوەندە لێی نزیک دەبمەوە. خوای گەورە چۆنێ بەڕەحمە. ئێگە کەسێ پشت لە خوا بکە، خوا کەڕ و لاڵ و کوێری ئەکا لە ناو ساحەی مەحشەردا، لە ناو جەهەنەمیشە. کەواتە هەر کەسێ ڕووکاتە خوا، خوای گەورە ڕووی تێکات. هەر کەسێکیش خوا ڕووی تێ بکات، بەخوا دڵەکەی زۆر خۆش و ڕووناک دەبێتەوە، بەخوا ژیانی ڕووناک دەبێتەوە. هەرچی تاریکی و خەم و خەفەت هەیە لە دڵەکەیە هەمووی دەڕوات نامێنێت، چونکە ڕووی کردووەتە خوای گەورە. هەر کەسێکیش پشت لە خوا بکە، هەتا زیاتر پشت لە خوا بکە، ڕێژەکەی زیاتر بێ، زیاتر لە دنیادا بەدبەخت و نەهامەتی ڕووی تێکات. کەواتە پشت لە خوا مەکە، ڕوو بکەرە خوای گەورە بۆی دڵت ڕووناک بێ، بۆی ژیانت ڕووناک بێ، هەم لە دنیا و هەم لە ڕۆژی قیامەتیشە. ئەگەر وانەکەی خوای گەورە هەڕەشەی کوێری و کەڕۆلاڵی لە تۆ کردو کە لە ڕۆژی قیامەتدا توش دەکات، زائیدەن عەزاب و دۆزەخ و پەنا بەخوا ئاگرەکەیش. کەواتە ڕووکردنە خوا زۆر گرنگە، پشتکردنە خوش زۆر ترسناک.